هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بەرەو دنیایەکی نوێ. لە مێژووی جیهاندا هیچ سەردەمێکی تر بە وێنەی نیوەی دووهەمی ئەم سەدەیە لێوان لێو نەبووە لە دۆزینەوەی زانستی و مرۆڤیش هیچ کاتێک دەوڵەمەندی مادی لەم شێوەیەی بەخۆیەوە نەدیوە و بەم ئەندازەیەش نەگەیشتووە بە حەوانەوە لە سایەی تەکنەلۆجیادا. بەڵام لە بواری بڕیاردان لە سەرمانای مرۆڤ بوون و ڕابەکردنی لەسەر ئاستی گەوهەرەکانی ناوەڕۆکی و دیاریکردنی پێگەیەک بۆی بە گوێرەی بەها معنەویەکانی هەرگیز هیچ کاتێک بەقەدەر ئەم چرخە دووچاری دوو دڵی نەبووە و جیرۆدەی داوی دژێکیەکان نەبووە و بە نادیاری نەماوەتەوە. لە سەرەتای ئەم چرخەدا و لە دەستگا زانستیەکاندا ئەو بیر و بۆچوونە زاڵ بوو کە گوایە هەموو بەهاکان لە مەڕبوون و مرۆڤ کە هەتا ئەم ڕۆژگارە پێشیان پێبەستراوە تووشی پوکانەوە لە ناوچوون دەبن. وا گومان دەبرا کە ژیری هەموو شتێک ڕوون دەکاتەوە و سەرجەم گرێگوێرەکان سەبارەت بە بوون و بوونەوەران دەکاتەوە و زانستەکانی وەک فیزیا و کیمیا و فیزیای گەردوونی و زیندەوەرزانی نهێنی گشت کوون و قوشبنێکی گەردوون ئاشکرا دەکەن و هەموو کێشەکانی سروشت چارەسەر دەکەن کەچی دوای تێپەڕبوونی ئەم هەموو ساڵە نەگەوشتانەی خەیاڵ دەکران نەهاتنەدی بەڵکو چەندین پێشاتڕوویاندا کە پێچەوانەی گومان و پێشبینیەکان دەرچوون. سەرهەڵدان و پەرەسەندنی شەپۆلی میکانیکی و فیزیای ناوەچی لە دوای ماکس پلانک گومانی ئەوانەی تار و مار کرد کە لایەن وا بوو گەڕان بە دوای هەموو شتێک لە مادەدا و سیرکردنی بوونەوەران لە پشتی شوشەیەکی لێڵەوە زانستە و ئەو ڕاستیەی دەرخست کە دەگونجێت لە پاڵ دنیای بینراودا چەندین دنیای نەبینراوی تر هەبن. ئیدی ئەمڕۆ فانۆسی شکاوی کات شوێن مادە وزە شتانی جیاوازتر بە گوێماندا دەدەن وەک لەوانەی پێشتر خومان پێوە گرت بوو. وەک بڵی ناچارمان دەکات بۆ هێنانی تێگەیشتنی نوێ و ڕوونکردنەوەی نوێ و ڕاوەی نوێ. ئیدی با ئەو بەناو ڕۆشنبیرانەمان کە ساڵانێک کە دەستیان گرتووە بەسەر دامەزراوەکانی زانستدا و لە ڕاستیدا بە دەمخەوەوە دەڕۆن هەر قەوانی کۆنی نیو سەدە پێشتر بڵێنەوە وەلێ دنیا نزیکە لە گۆڕانی ڕیشەیی و سکپڕە بە پێکاتنی تازە و نوێ. ئەو حتمیەتەی کە لە ڕۆژی لەدایک بوونیەوە بە بەردەوامی لە دەوری گەرداوەکانی مەرگ گومان و دوودڵی هەڵدەمژێت ئەوە تا لە نێو باوەشی زریانە شومەکاندا دوایین قسەکانی خۆی دەکات. مادیەتیش کە هەر لە سەرەتاوە بەکەم ئەندامی لەدایک بووە پاش ئەوەی باوکی حاشای لێکرد دایکی لە شاڵێکەوە پێچای و لە حوشەی کڵێسایەکدا جێی هێشت. ئەوە تا بەهۆی نادیاری ڕەگەزەکەیەوە لارەمل و کزۆڵە. خۆی لە خۆیدا کۆمیۆنیزمیش لە مێژەستونە ئاسمانیە درۆینەکانی ڕماون و ئەوانش کە لەژێر ڕۆشناییەکەیدا ڕاوەی ژیانیان دەکرد دەمێکە لافاوەکانی دۆڕان لەگەڵ خۆیدا بردوونی. بەڵێ لەلایەگەم درۆ مێژوویانە یەک لە دوای یەک بە یارمەتی تەفسیری زەمانە دەگەن بەڕاوەی ڕاستەقینەی خۆیان و لەلایەکی تریشەوە پێشاتەکانی بواری میتافیزیک و مێتا سایکۆلۆژی هێندە پاڵیان بە سنوورەکانی پێنج هەستە مادیەکەوە نا تا چەندین کونیان تێکرد و لە ئەنجامدا ئاسوی نوێیان لە جیهانی بیرکردنەوەدا کردەوە. لە سەدەکانی ناوەڕاستدا بەشێک لەم دنیاە هیچ ئاوڕێکی بەلای بوونەوەر و ڕووداوەکاندا نەدەدایەوە و لە بری خانەی زانست و عیرفان چەند خورافەتگایەکی بنیاد نابوو کە سەرقاڵی سیحر و جادو و فاڵگرتنەوە بوو لەبەر ئەوە نەیتوانی ڕوبەڕووی سەردەمەکانی دواتر ببێتەوە و ڕووخا. ئەم سەدەی دواییش چونکە هەموو جۆرە پەیوەندێکی لەگەڵ ئاسمان و ئەو دیودا پسڕی و لکاوە بە زەویەوە هەتا ئێستاش خێری لە خۆی نەدیوە. ئەمێستا لە ناو گەرداوی دژیەکەکانی خۆیدایە و وەک بڵێ کەوتووەتە داوی کونەڕەشەکانەوە. بەڵێ مرۆڤی مادی ئەم ڕۆژگارە کە تەمەنی خۆی بۆ ڕوونکردنەوە و ڕاوەکردنی سروش تەرخان کردووە هەروەک گرنگی نەدا بە ناوەڕۆک و مانای خۆی بە هەمان شێوە لە پەیوەندیەکانیشیدا لەگەڵ بەدیهێنەریدا بە کاڵ و کرچی مایەوە و بە تەواوەتی تەسلیمی سروشت و بوونەوەر و یاریەکانی ژیری بوو. لەبەر ئەوە داخڵی بازنەی زیان بەخشەکان بوو. ئەوەی مایەی نیگەرانیە ئەوەیە کاتێک بە یارمەتی زانست و تەکنەلۆجیا تەقینەوەی گشتی لەسەر ئاستی چینەکانی کۆمەڵگەی مرۆیی ڕوویاندا و ململانە سەختەکان لە پێناو سوود و بەرژەوەندیدا بەو پەڕیتوندی هەڵگیرسان و لەم سەردەمە خوێناویەشدا کە خوێنڕێژی وەک شتێکی ئاسایی لێهاتووە خوێندەوارە هەژارەکانی ناو ئێمە نابینایانە شەیدای ڕۆژئاوا بووبوون. کاتێک ئەمان لە بنارەکانی ڕۆژئاوادا بەدوای ئەم خۆشەویستە نادیارەدا وێڵ بوون کەسانی وەک بێرگستن و بۆترۆ و هامڵن و زۆرێکی تریش کە ڕۆژ ئاوایان بەو ڕۆحە ترسناکەیەوە ناسی بوو ئاشکرایان دەکرد کە زانست و تەکنیک ناتوانێت هەموو بابەتێک چارەسەر بکات و دەیان خستنە ژێرپرسیار و هەوڵیان دەدا خەڵکی لە تابۆکانی مۆدرنیەت ئاگادار بکەنەوە. بێداربوونەوەیەکی لەم شێوەیە لە ناو ئێمەدا بە تایبەت کە هەموو چین و توێژەکان بگرێتەوە تەمەنی 25 ساڵ دەبێت و نابێت. بەڵێ
لای ئێمەش ئەگەرچی درەنگیش بێ گۆڕانێکی خێرا ڕوویدا لە ئەزمونگەری سەیر و سەمەرەوە و بەتی پۆزیتیڤیزم و عاقلگەری سەیرەوە بەرەو عەشق و ژیانی دڵ و لە پابەندی بە سروشتەوە بەرەو ڕوحانیەت. گەیشتنی ئەم گۆڕانەش بەدووە ئامانجی خۆی بە سەرکەوتنی ئەو باوەڕدارانە دێتە دی کە ئیمانیان بەخوا و ڕۆژی دوایی و جیهانی ئەو دیوی مادە هەیە بەسەر مادەپەرستان و سروشتپەرستاندا. ئەم سەرکەوتنە لە هەمان کاتدا یەکێک دەبێت لەو بردنەوە مەزنانەی کە چارەنووسی شومی ئیمانداران کە ساڵەهای ساڵەستەم لێکرا و ژێردەستەن دەگۆڕێت. نزیکەی چارەکە سەدەیەکانەوەی ئێمە لە هەموو جێگایەکدا و لە ژێر شنەبای ئەم سەرکەوتنەدا شایەت حاڵی ڕووخان و دۆڕانی سروشتپەرستی و مادیەتی زانستی دەبێت و بە یارمەتی ئەزمون و دۆزینەوە زانستیە نوێیەکان ئەو عەقڵگەراییە سەرشێت و ئەو زانستگەراییەی کە لافی شوێنگرتنەوەی هەموو شتێکی لێدەدا و ماوەیەکی دوور و درێژ دەخوازرا لە شوێنی ڕۆح و ڕۆحانیەت و مێتافیزیک و دەرووناسی دابنرێن. سنوورێک بۆ لاف و گەزافەکانیان دانرا و زنجیر درا لە زاریان. بەڵام بە درێژایی سەردەمەکان هەردەم کۆمەڵانێک هەبوون کە ئەم زانستگەراییە هار و هاج و ئەم عەقڵگەراییە بێ عەقڵەیان وەرگرتووە و وەک خوایەک مامەڵەیان لەگەڵ کردوون و هەروەک چۆن لەو ڕۆحانەدا کە لە نەفسی خراپەکار پاک بوونەتەوە هەستیاری و دەمار و لایەنە ناسکەکانی تری مرۆڤ بریکاری فیرعونیەتی نەفس دەگرنە ئەستۆ بە هەمان جۆر ئەمانە ژوا دەردەکەوێت کە لە ژێر وەکالەتی زانست و تەکنەلۆژیادا ماوەیەکی تریش بەردەوامی بەخوایەتی وەهمی و خەیاڵی خۆیان بدەن. وەلێ بێ هیچ گومانێک ئەمە زۆر ناخایەنێت چونکە هەنووکە شارستانێتی ڕۆژئاوا کە گەیشتووە بە تەمەنی 150 ساڵی گۆڕان بەسەر ئەو مانایەدا هاتووە کە بەخۆی بەخشی بوو. ئەوە تا لە نیوەی سەدەی 19هەمەوە زۆربەی ئەو شتانەی کە بە سنگەخشێ تا ئەم ڕۆژە هاتوون و هەندێک لە شەیدایانی ڕۆژئاوا وەک پێوەری حەقیقەت بۆیان ڕوانیون پایەی خۆیان لەدەستداوە و لە بەرچاو کەوتون و دانەدانە جێی خۆیان بۆ چەند بەهاگەلێکی تر چۆڵ دەکەن. ئەمڕۆ نەک تەنها بیریارانی جیهانی ئیسلامی بەڵکو کەسایەتی هەڵکەوتوەکانی جیهانی ڕۆژئاواش ڕوو لە خوا و لە ئاین دەکەن و ئەم ڕووتێکردنەش بە داخوازی سروشتی مرۆیی و بیرکردنەوەی ساغی دەزانن. هەنووکە لە پاڵ شاعیر و فەیلسوفە ڕۆحگەراکاندا زانایانی سروشت و تەنانەت مادەپەرست و هەندێک لە کۆنە مارکسیەکانیش لە جیهانی ئەو دی و سروش دەکۆڵنەوە و بە دوای دیدگایەکی نوێدا دەگەڕێن. خۆزگە دەمانتوانی ئەو پەیامانەی کە لە قورئانەوە دێن بە هەمان ئاستی خۆی بەم دڵ و ڕوحانە بگەێنین کە بە دوای قورئان داوێڵن. بێگومان ئەم پەیامە لەواندا کاریگەری زەیاڵەیەکی مەزنی دەبوو، هەرچەندە دەنگ کزە و تەمسیل و نوێنەرایەتی هەژارە و دڵسۆزی لاوازە و دوژمنایەتیش بەهێزن و شانشینیش تا بڵێ زەبوونە کەچی لە دوێنێەوە هەتا ئەمڕۆ سەدان زانە و بیریار و هونەرمەندانی وەک فلیپ هیت، ژان پۆل ڕۆ، جۆرج بێرنارد، فیۆدۆر دۆستۆیڤسکی، ڕۆدوێی، ئیدوارد مۆنتێل، دیکارت، ڤۆڵتێر، جۆن داڤنپۆرت، لامارک، باسکال، گۆستاڤ لۆبۆن، ڤیکتۆر هۆگۆ، ڕێنان لە بەرامبەر هەرێمی شکۆمەند و پایەداری ئەودا سەریان نایە سەر زەوی و لارەمل وەستان. دامپێدانانە سەرسوڕهێنەرەکانی ئەم پیاوە ناودارانە سەبارەت بە قورئان و پێغەمبەر چ زلەیەکی بەسۆیە بۆ ئەو کۆڵکە خوێندەوارانەی ئێمە کە نیو سەدە لەمە و پێشیاخیبوونی ڕۆژئاوایان بە بناغە وەرگرت و بێ بیرکردنەوە لە دوایانەوە ڕیزیان بەست. جگە لە ڕاو بۆچوونی قوتابیە تایبەتیەکانی قورئان کە هەر یەکەیان بەڵگەیەکی درەخشانن، گەڕانەوەی بیریارە ناودار و زانازیرەکەکانی هەر چوار لای دنیا بەرەو بەدیهێنەر و ئاین نابێت بگەڕێنرێتەوە بۆ حاڵەتی دەرونی ناومێد و بێچارە و ترسی ئەو بێ باوەڕە لاوازانەی هەر کاتێک زۆریان بۆ هات ناڵەی خۆیانیان لێ بەرز دەبێتەوە. چونکە هەروەک ناکرێت جیهانی ڕۆژئاوای مۆدێرن بەخۆی و دەستکەوتەکانیەوە بە دنیای بێچارەکان ئەژمار بکرێت. بە هەمان جۆر ناگونجێت ئەو ڕۆشنبیر و ڕووناکبیرانەی ڕۆژئاوا کە دەگەڕێنەوە بۆ ئاین لە ژێر کۆمەڵی سەرسوورماوان و شۆکبوواندا پۆڵێن بکرێن. هاتنەوە مەیدانی هەست و نەستی ئاینی لەم سەردەمەماندا تەنها لەو ڕاستیەوە سەرچاوی گرتووە کە مرۆڤ سەر لە نوێ خۆی دۆزیوەتەوە و پێویستی بەخوا هەیە و تێگەیشتووە کە بەبێخوا نایکرێت و هەڵناکات. واتە دیسان دەنجی ویژدان دەبیسترێت و نەهێنیەکانی پشتی پەردەی بوون دەردەکەون و جارێکی تر ڕەحمەتی خوایی لە دڵەکانماندا بە بێبوونی پەردە و ناوەند خۆی نمایش دەکات. لە بنەڕەتدا بێباوەڕی زانایەک و ڕۆشنبیرێکی ڕاستەقینە و بە تایبەت قبول نەکردنی بەدیهێنەر کارێکە لە تێگەیشتن بە دوورە، چونکە بۆ ئینکاریکردنی زاتی ئولوهیەت مەرجە مرۆڤ زاڵ بێ بەسەر ئەمدی و ئەو دیوی پەردەی بووندا. لەبەرەوەی کەسیش ناتوانێت لافی خاوەندارێتی زانستێکی گشتگیری لەم شێوەیە لێبدا، ئەوە پێویستە وەک بڕیارێکی بەپەلە و نەفامانە لە ئینکاری بڕوانین. لەمڕۆوە لە ڕاستیدا قبول نەکردنی خوایەتی نەک باوەڕهێنان بەخوا
کارێکە لە سەر و توانە و وزەی مرۆڤەوەیە. ئای چەند حەز دەکەم شەیدایانی ڕۆژ ئاوای ناو ئێمەش کە سەدەونیوێکە هۆشیان لای خۆیان نەماوە وازدەم سەرشێتیە دوور لە ژیریە بهێن و لە حەقیقەت تێبگەن.